ئەو کاتان باش بەخێر بێنەوە سڵاو لە هەمووتان. پانەلەکانی دوای نیوەڕۆمان خۆشبەختین بە سەرکردەی هەندێک لە حەزبە خۆماڵیەکان و یەکێک لە سەرکردەی هاوسەرۆکی دەم پارتی یەک لە دوای یەک بەرچاوڕوونیمان پێدەدەن سەبارەت بە ئێستا و ئایندە. خوشحاڵین جەنابی مامۆستا مەلا عەلی باپیر بە هاتنی جەنابەت و فرصەت دەدەین بۆ خۆت جارە سەلامەتیان لێ بکەی ئەوجە دوای دەست بە قسەکانمان دەکەین. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. والله من پێشەکی سپاسی جەنابەت دەکەم دکتۆر دلاوەر کە ساڵانە ئەم دیدارە گشتی ساز دەکەی. خۆشحاڵشم بە دیداری ئەو بەڕێزانە و بەوانش کە لە دواییدا دەمان بینن. خوای پەروەردگار ئەم دیدار و کۆبوونەوەمان بەرەکەتدار کە. زۆر سپاس جەنابی مامۆستا. حقیقەت عنوانی دانیشتنەکان ئەوەیە بەڕاستی ئاسان نییە پیا و معارەزە بێ. خول لە دوای خول لە وڵاتێکدا کە پرۆسی سیاسی تێدا زۆر ئاڵۆزە. جا حەزمان کرد ئیمڕۆ مشکلێکی تەقلیدی نەبێ بڵێین باز لە کەموکڕیەکانی سیستەمیان باسی دەسەڵات و حزبەکانی دەسەڵات باسی معارەزە بکەین. ئیمڕۆ ئێوە سەرکردەی یەکێکن لە حزبە ئەسیلەکانی کە دەمێکە دروست بوونە و لە عەمەلیە سیاسیدا بەشدار بوونە و زۆر کات لە ئۆپۆزیسیۆنێکی وەکو پەرلەمانی و نێو خەڵکیش هەندێک جاریش لە ناو حکومەتیش بەشدار بوونە. تعریفی معارەزەش بەڕاستی هەتا کە دەیە سەر پێناسەکردنی سیستمی حکومڕانی معارەزە بەشەکە تێیدا. هەر کەسێک تەئسیری هەبێ لەسەر بڕیار لەسەر ڕێرە و لەسەر استراتیژ و سیاساتی وڵاتەکە جا لە ناو دەسەڵات بیان لە معارەزە بیان کۆمەلگای مەدەنی بێ ئەمە بەشێکە لە سیستمی حکومڕانی. بۆیە هەمومان بەشێکین لەو سیستەمە. بەڵام ئێوە وەکو معارەزە منبەری خۆتان و لە ناو مؤسساتی دموکراسیەتدا ڕۆڵتان هەیە، دەنگتان هەیە، تاریختان هەیە. جا حەزەکەین ڕۆژ ئیمڕۆ بەڕاستی زیاتر باسیەوە بکەین بزانین معارەزەی ئێمە ئێستا لەکوێی ئەو معادلانەدایە. شاراوەش نییەکەوە وەزعی معارەزە باش نییە. فترەیەک هات دەکرێت بڵین معارەزەی ئیسلامی زیاترین بڵین تاکە ئۆپۆزیسیۆن بوون لە ساحە لەگەر هەندێک حزبی بچوو دوایی گۆڕانجیا بۆ لە یەکێتی خۆیان بە ئۆپۆزیسیۆنێکی نارێم ئەلمانی بەڵام نائیسلامی ڕاگەیان. ئەوانە 25 کورسی پەرلەمانیان لە فترەی یەکەمدا وەدەستێنا و دوایی 24 کورسی لە دەورەی دووەمیشیان لەگەڵ ئەوەی ئێوە هەتان بوو لەگەڵ حەزبەکانی تر بێکەوە دەنگێکی زۆر کارای معارەزە بوون. ئەو گەرماییە کە ئێمە دەمانویست بگاتە دەسەڵات بۆی زەختێک دروست بێ، چاودێری هەبێ، مشارەکەیەک هەبێ گەیانتان. بەڵام معارەزە سەرۆخواری کرد هەروەکو چۆن دەسەڵاتیش لە ڕووی جەماوەری و دەنگدانەوە سەرۆخواری کرد. لە هەندێک فترەی باشدا ئێوە زیاتر کاریگەر بوون، لە هەندێک فترەدا کەمتر. جاگەر ئاوڕێکی بدەینەوە دواوە، یعنی ئەگەر لەو چوارچێوە بۆمان تعریف کەی ئەو مەسیرەیە ئێستا لەکوێی ئەو معارەزەداینە بە ڕوویای جەنابەت پێشەوەی پرسیارە دیاریکراوەکان لێ بکەم. فەرموو قوربان. والله جەنابی دکتۆر دلاوەر جاریکە سوپاست دەکەم بەنسبەت معارەزە کە وشەکە بە ئینگلیزی ئۆپۆزیسیۆنی پێ دەڵێن، بە کوردی دەبێتە بەرهەڵستکار یا ڕەخنەگر. حاڵەتێکە بەبێ ئەوە ئەو کۆمەلگایە ئەو قەوارە سیاسیە بە نەخۆش دادەندرێ ئەگەر بوونی نەبێ. واتە هەر قەوارەیەکی سیاسی هەر کۆمەلگایەک ڕای جیاوازی تێدا نەبێ ڕای ڕەخنەگری تێدا نەبێ مانە کۆمەلگایەکی یا مردوویە یاخود سەرکوت کراوە.
یا بێهەست و نەست کراوە یاخود بێ هەڵوێست کراوە یانەوە تا کۆمەڵگایەکە هەر بۆ خۆی زیندوێتی و حەیەوێتی تێدا نیە بۆیە هەبوونی معارەزە و ئۆپۆزیسیۆن لە نێو هەرێمی کوردستاندا ئەگە لە سەرەتاوە نەبوو بێ نوقسانی بووە دوایش کە هەبووە حاڵەتێکی تەندروست بووە ئەسڵی هەبوونی معارەزە یەک دوو ئەمما چۆن معارەزە دەبین من هەر لە سەرەتاوە ڕەنگە جەنابیشت بێتەوە یادت جاری دیکەش پێک و دیدارمان بووە و من بیریوەرێکی خۆم و خۆشت دەژێڕمەوە بە ئیجازەی خۆت کە ئەو کاتەی جەنابەت وەزیری خوێندنی باڵا بووی لە کابینەکەی جەنابی دکتۆر بەرهەمدا شتێکتان کرد شتێکی زۆر باش بوو مەسەلەی تواناسازی کە خەڵکێکی زۆر توانی لە خەڵکی پەراوێزخراو لەوانەی کە سەر بە دوو حیزبەکە نەبوون توانیان زۆر لە ڕێی و تواناسازی ئەو بچن بۆ دەرێ بخوێنن ئەگەر لە یادت بێ من لە بەغدا داوەتم کردی جەنابەت بۆ شوێنەکەی خۆمان ئەتۆش وەکو بڵێ سەرسوڵمانت دەربڕی گوتت مامۆستا ئەو کاتە جەنابەت وەزیر بووی وتدەوە من لە هێندێ شوێن ڕەنگە هێلکە بارانە بکەن بەڵام پێم خۆشە وەڵا جەنابەت وتم دکتۆر من وا تەماشا دەکەم من قەرارم نەداوە هەرچی حکوومەت بی کا بڵێم خراپە یا هەرچی حکوومەت بی کا بڵێم چاکە بەڵکو بە چاکی حکوومەت دەڵێم چاک بە خراپی معارەزە دەڵێم خراپ ئەگەر لە یادت بێ گوتم ئێوە کارێکی باشتان کردووە کابینەکەی دکتۆر بەرهەم جەنابەت وەکو وەزیری خوێندنی باڵا شتێکی باشتان کردو دەروێکی باشتان لە خەڵکێک کردوتەوە لەو ڕێ بتوان بچن بخوێنن بۆیە من دەستخۆشیتان لێ دەکەم و لە هەر کارێکی دیکەی باشی بکەن دەستخۆشیتان لێ دەکەم جا من هەر لە سەرەتاوە ڕام وا بووە کە ئێمە دەبێ لەگەڵ چاکی هەر کەسێکدا بین و دژی خراپەی هەر کەسێک بین ئەگەر خۆشمان بین ئەمە بەو نەفەسە من پێم وایە معارەزەکردن ڕاستە یەک دوو خاڵێکی دیکەم ئەوەیە جارەوە پێش دەستی کە بەڕاستی ئێمە لەم هەرێمی کوردستانەدا نە حکوومەتداریەکەمان حکوومەتداریی ستانداردە جەنابیشت دەزانی یعنی لێرە حیزب لە حکوومەت گەورەترە حیزب دامەزراوەکان هەڵدەلووشێ قوتیان دەدا ناکارایان دەکا ئەمە تەماشای هەرێمی کوردستان بکە چەند مانگە هەڵبژاردن کراوە کە من هەر لە سەرەتاوە گوتم ئەم پەرلەمانە چونکە دیزاینی بۆ کراوە وەسەر پێ ناکەوێ پێ ناگرێ هەروە وەسەر پێ نەکەوت نەک هەر نەیتوانی حکوومەت تەشکیل کە هەر پەرلەمانەکە بۆ خۆشی یەک دانیشتنیان کرد و ئیدی پەرلەمانتارەکان هەر کەسە لە ماڵی خۆیەتی جا ئێمە نە حکوومەتداریەکەمان حکوومەتداریی ستانداردە بۆیە معارەزەکەش دەزانم ئەو پرسیارە دەکرێت کە جەنابەت بەتاکید ڕەنگە دوای بێ سەری بۆچی معارەزە و ئۆپۆزیسیۆن نەیتوانێت گۆڕانکاری بکە چونکە من لەگەڵ ئەوە دانیم بگوترێ معارەزە نەیتوانیوە کاریگەری هەبێ کاریگەری هەبووە بەڵام نەیتوانێت گۆڕانکاری بکە ڕاستە نەیتوانێت بێتە بەدیل و ئەلتەرناتیڤ بۆ هەردوو حیزبی حوکمڕان ئەوە ڕاستە بۆچی کۆمەڵک هۆکار هەندوایی باسییان دەکەین بەس گرنگەوەیە بزانین کە ئێمە لەم هەرێمی کوردستانەدا حکوومەتەکەمان بەو شێوەیە بەدەست حیزبەوە گرفتارە بەڵکو بەدەست شتی بچووکتر لە حیزبیشەوە گرفتارە تۆ نە پەرلەمانت پەرلەمان هەر کاتێک بەدڵی حیزب نەبوو دایدەخە حکوومەت هەر کاتێک بەدڵی حیزب نەبوو وەزیرەکان دەنێرێتەوە ئیفلیجی دەکا دەسەڵاتی دادوەری ئەگە دەستەمۆ نەبوو بە زۆرێکی دیکە مامەڵی لەگەڵدا دەکەن یعنی تۆ سێ دامەزراوە سەرەکیەکەت حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری وەختێک ئاوایان لێبێ بەدەست حیزبەوە بەتاکید ئەو کاتە ئەو معارەزەیەش کە دەبێ ئەویش دەکەوێتە حاڵەتێکی ناتەندروستەوە خاڵێکی دیکە هەر وەکو پێشدەستی دەمەوێت بێڵێم ئەویشەوەیە ئێمە نابێ وەزعی هەرێمی کوردستان قیاسکەینە سەر وڵاتانی دیکە من زانیاریم هەیە جەنابیشت لەمە زیاتر خۆت هەر لە بەریتانیا زۆر بووی لە بەریتانیا حکوومەتی سێبەریان هەیە معارەزە حکوومەتی سێبەری هەیە لە بەرامبەر هەر وەزارەتی داناوە ڕەخنە دەگرێت لە وەزارەتە نەدەبواتان کە بە دەبی وا بکەن ئێمە لێرە معارەزە دەبێت دوعا بکە هەر سجن نەکرێ نەک حکوومەتی سێبەر دروست نەکە سجن نەکرێ و لە ماڵی خۆی لێگەڕێن و قسەی خۆی بکە هەر لێگەڕە قسەی خۆی بکە ئەمە مانەوە حاڵەتێکی ناتەندروستە چ بۆ معارەزە چ بۆ حکوومەت چ بۆ خەڵک و جەماوەرەکەش ئەمە وەکو پێشەکی دەست خۆش بێ تو کابراایکی جەری
والله منەوەی بەڕاستی بزانم بەساکی بزانم دەیڵێ نانە تۆ ماسراوی منطقی قسەی خۆت دەکەی و زۆر وازحیشی و مسپاسشت دەکەم بەڵام من دەمایان کەمتر باسی حزبەکانی دەسەڵات زیاتر باسی ئۆپۆزیسیۆن بکەین لەبەرێک سەبەبی ئەساسی حزبەکانی دەسەڵات هەمیشە شعبیەتیان دەنگ و جەماوەریان سەر و خوار دەکات خەڵکێ ناڕازیە بەعزار دەنجیان ناداتێ و ناسە سەر سندوقیش هەندێک جا بە زەحمەت کەواتە ئەو قەیرانانەی کە دێنە پێش یان ئەو زەحمەتی کە دەکەوت بەرەو ڕووی دوو حزبی دەسەڵات دەکەوێت ئەمە دەرفەت بۆ ئێوە دەقۆزێت ینی دروزەکە کە ئێوە دەنگ دەرتان زیاد بێ ئێوە زیاتر بڵێن ببنە ڕنگدانەوەی قسەی خەڵکو و بیرکردنەوەی خەڵکو و خۆزانراویشە دەنجی ناڕەزایی دەدرێ گۆڕان حزب نەبوو لیستێکی انتخابی بوو لیستێکی هەڵبژاردن بوو هەرچی دەنگی ناڕەزایی بوو کۆی کردەوە کە گۆڕان بۆ خۆی تووشی قەیران بوو دەنجی ناما خەڵک دەنگەکانی دا بەنەوەی نوێ یعنی ئەوانە دەنجی ناڕەزایینە بەڵام تەماشا دەکەی حزبەکانی معارەزە نەیانتوانی هەموو ئەو دەنگانە بەردەوام کۆ بکەنەوە سەرباری ڕەخنەی خەڵکیش کەواتە شتێکی بنیەوی هەیە لە ناو معارەزەدا کە معارەزە نەیتوانیوە ئیستیفادە لەو دەرفەتانە بکایان ئەو دەنگە ناڕەزاییانە وا لێ بکە کە بەڕاستیش بەدیلێک تەڕەحکە بڵێ ئەوە ڕوانگەی بەدیلە ئەوەیان بۆ چ دەگەڕێنینەوە وڵا دکتۆر وەکو گوتم من ڕوون و ڕاشکاوم و ڕەخنەیە کە لە خۆشمان هەبێ دەیگرم حەزەکەم هەندێک ڕەخنەش لە خۆت یان لە خۆتان قەزم وەکو معارەزە ئەسڵان ڕەخنە لە خۆگرتن کە پێ دەگوترێت نەقدی ذاتی خەڵک لە ئیسلامەوە فێر بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ حاسیبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا لێپرسینە لەگەڵ خۆتان بکەن پێشەوەی لێپرسینەوەتان لەگەڵ بکرێت لەلایەن خوای پەروەردگارەوە ئینسان ئیماندار دەبێ هەمیشە ڕەقیب بێت چاودێر بێ بەسەر خۆیەوە هەڵەیەکی کردانی پێدا بێنێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەموو مرۆڤەکان هەڵەکارن باشترین هەڵەکاران ئەوانن کە دەگەڕێنەوە بە بۆچوونی من بۆیە من پێشێ باسی حکوومەتم کرد باسی واقعە سیاسیەکەم کرد بەگشتی چون کە معارەزە دیار ئۆپۆزیسیۆن ڕەخنەگرە لە حکوومەت کەواتە تۆ دەبزانێت واقعەکە چێگەنا من قەرارم نییە بەڕاستی باسی هەردوو حیزبی حکومڕان ناکەم لەبەرچی لەبەرۆی نائومێدم لەوەی بتوان گۆڕانکاری بکەن بتوان خۆیان چاکەن خۆی پروردگار وەکو قانونێکی خۆی لە ژیانی بەشەردا دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقعی هیچ کۆمەڵگایەک واتە واقعی سیاسی ئابووری کۆمەڵایەتیان ناگۆڕێ تاکو ئەوان خۆیان نەگۆڕن خۆیان واتە بیر و بۆچوونەکانیان هەستوونەستەکانیان سلوک و ڕەوشت و ڕەفتاریان ئەو سێ دەبێ ئەوانە گۆڕدرێن ئەمجا واقعە سیاسیەکە ڕنگدانەوەی ئەوەیە کە لە دەرونی ئینسانەکاندا هەیە بۆیە من ڕاستی لە هەردوو حیزبی حکومڕان نائومێدم کە بتوانن گۆڕانکاری بەسەر خۆیاندا بێنن و دوایش گۆڕانکاری بەسەر واقعی هەرێمی کوردستاندا بێن ئێمە 33 ساڵە بەو شێوەیە چوونە دوێ و من تا ئێستا بەرپرسێکی ئەم وڵاتەم نەبینیوە بچێتە سەر مینبەر بچێتە سەر تەلەڤیزیۆن بوێری ئەوەی هەبێ بڵێ خەڵکینە جەماوەری هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی کەم تەرخەم بووین ئێمە هەڵەکار بووین ئێمە ئەو نوقسانیمان هەبوو جەنابیشت دەزانی لە وڵاتانی ڕۆژئاوا بۆچی لەوێ وڵاتیان وەکو سەعات دەڕوا لەبەرەوە کە کولتورەکەیان وا خەڵک وا ڕاهێنراوە وا فێرکراوە پەروەردەکراوە وەزیرێک هەڵەیەک دەکا ئامادە یەکسەر وازنامە بنووسێ ئەم کەسم دەبین و لێرە وازنامە بنووسێ تەنیا کەسێک لەم وڵاتەدا ڕەنگە هیچ کەس هەبێ بەسە من نازانم ئەو بەڕێزەی سلێمانی جەنابی ئێستا ناوەکەم لە مێشکدا ئامادە نییە کە هەر ئەوی گوتی مامۆستا بۆیە وازنامە بنووسی چونکە چەند قەزیەم تەقدیمی دادگاکردن بەدەمەوە نەهاتن وتم کاکە من جیسمێکی غەریبم لە نێوتاندا بۆیە من خوا حافیز چیت کە لەم سیستەمەدا نامێنم جا من پێم وایە معارەزە بەڵێ کەم و کوڕی هەیە یەکێ لە کەم و کوڕیەکانی یاخود زەقترین کەم و کوڕی ئەوەیە کە پەرژ و بڵاوە پەرژ و بڵاوەکەی لە چیوە دێ بە بۆچوونی من زیاتر لەوەوە دێ کە
هەندێکیان خاوەنی بیرڕای خۆیان نین. بەشێک لە معارەزە هەست دەکەم دروستکراوە وەکو کۆلارە منداڵ هەڵی دەدات و دوای دەینیشێنێتەوە، وەک کۆلارە هەڵیان داوە لە کاتێکدا ئیشیان پێ نەما دەینیشێنەوە. ئەو چ معارەزەیەک؟ هەروەها بەشێک لە معارەزە هەیە کە داخراوە، یعنی ئامادە نییە ئەو قاڵبەیە بەخۆیەوە گرتووە بیشتێنە بچێتە فەزای فراوانتر، کە ئەوە دەڵێم من ناڵم ئێمە شاخمانوە باڵمانوە، بەڵام من چەند جار دەست پێش خەریم کردووە، وەرە با پێکەوە کۆبینەوە، نەک هەر بۆ لای معارەزە، بەڵکو بۆ هەردوو حیزبی حکومڕانی بە نسبەت کەرکووک و شوێن دابڕندراوەکان. گوتم وەرە با یەک لیست دروستکەین، هەمویان ئامادە بوون، بەڵام حیزبێکی دیاریکراوە ئامادە نەبوو، لەبەر ئەو لێمان تێکسوو ئامادە نەبوون بێن. بۆ دەرەوەیە خۆی من ڕەنگە کورسی هەر نەهێنین، بەڵام با کورد من ئەوەی نەتۆیەگەرتوەکانم بینی وتی باشترین تەکبیر باش بۆ ئێوە ئەوەیە کە یەک لیست بن. ئیدی هەوڵماندا بۆ بەدەستمانەوە نەهات. معارەزە هەوڵمانداوە مەسەلەن کۆبینەوە بۆ ئەم جارە بۆ بەغدا، بەدەستمانەوە نەهات، مەبەستمە دەست پێشخەریمان کردووە. و بەشێکیش لە معارەزە حکوومەت و حیزبەکانی حکوومەت، بڵین حیزبەکانی حکوومەت باشترە، هەوڵ دەدەن دەستەمۆیان کە بن کۆڵیکەن ئەوە هەندێک لە کاراکتەرەکانیان بکڕن و سەرنجام وا بێتە بەرچاو کە ئەوە هیچ کارەیە و خەڵک متمانەی پیان نەمێنێ. ئەمانە هۆکارە زاتیەکانن، بەڵام هەندێک هۆکاری دیکەش هەن ئەگە بمانوێ باسییان کەین. هەڵوێستی حکوومەت یاخود دەوڵەتە هەرێمیەکان بە تایبەتی تورکیا و ئێران کە هەر کامیان لەگەڵ حیزبێک کە لەسەر سنووری خۆیەتی کۆنتاکتی هەیە و بەرژەوەندی ئابووری ئەمنیان پێکەوە هەیە، ئەو دەوڵەتە ناوێ ئەو حیزبە نەمێنێ، ئەوی دیکەش ناوێ ئەوی دیکە نەمێنێ، دەستیان پێوە دەگرن. هەروەها هێزە نێودەوڵەتیەکانیش ئەوانیش دیسان هێندە بەرژەوەندیان هەیە ڕەنگە بەو شێوەی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە، بەڵێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان خراپە، بەڵام ڕەنگە بۆوان وا چاک بێ. بە بەڵگەی ئەوە من جارێک لەگەڵ برێت مەکگۆرگ دانیشتین لە مەکۆی گۆڕان، ئەو کاتە جەنابی کاگنوشیروان ڕەحمەتی خوای لەبێ لەوێ نەبوو، لا مابێنە ساغ بوو، لە بەریتانیا بوو، دانیشتیم گوتم باشە ئێوە هەندێشتی باشتان هەیە لە ئەمریکا، بۆ هاوکاری ئێمەش نابن ئێمەش وابین. ئێستاش لەگەڵ وەڵامی پرسیارەکەی نەدابمەوە، وەڵامیش ناداتەوە. بۆچی ئێوەش هەوڵان ئێمەش وابین؟ ئەگەر ئەوە بۆ خۆتانتان پێچاکە بۆچی بۆ ئێمەشتان پێچاک نییە؟ بۆ دەتانێمە هەر ئاوا بۆ شێوەیە بین بێ پاشا گەردانی و بۆچی دەتانەوێت مەسەن حیزبەکان گوێیان بەدەستی ئێوە بێ؟ بۆچی وان لێ ناکەن کە گوێ بۆ خەڵکە جەماوەرەکەی خۆیان بگرن؟ ئیدی بار وەڵامەکەم دەست نەکەوت. ئەخۆی داینچێ ئەو کۆلارەی باسی دەکەی، ئەو دەستێوەردانەی باسی دەکەی، ئەو بەشەکە لە سیاسەت بۆی دەکرێت دەیکا، دەبێت لە ناو هەناوەوە سیستەمەکەت وا بە قووت بکەی، مؤسساتی بکەی، وا لێ بکەی کە قابلی ئەوە نەبێت دەستکاری بکرێن. قوربان ئێوە زادەی هەمان ئەو سیستم و مەدرسەیەن کە حیزبەکانی تریتیایە. تاریخی کوردستان هەتا ئێرە هینای، کەلتور و دین و جغرافیا و هەمووی مێژوەکە تا ئێرە هینای. کەواتە ئێستا پرسیارێک مەسەلەن ئێوەش خۆ ئەندامتان هەبووە لە حکوومەتی هەرێم، خەڵک چاوەڕوانی ڕیفۆرم و چاکسازی ڕیشەیی دەکات لە مؤسسەکان بۆی سەروەرکردنی یاسا، بۆی کەوە دامەزراوەکانمان بە قووت بن، عەدالەت هەبێ، یەکسانی هەبێ. ئێوە ئەوانەشتان هەبوو تاقیتان کردەوە. چ زەمانێک هەیە کە ئێوە بێنە حکم خەریجی ئاینی مەدرسەشن لەگەرە و حیزبەکانی تر فەرقتان دەبێ؟ وەڵا دکتۆر گیان من سێ چوار شت بۆ بیر جەنابیشت و بە ڕێزانی دیکەش کە گوێمان لێ دەگرن دێنمەوە مەسبەت خۆمانەوە. تەمەنە بن هەر بە گشتی قسە دەکەم، بەڵام ئەم جارە ناچارم بە تەحدید باسی کۆمەڵ بکەم، چونکە من ینی وەکالەتم نییە بە ناوی یەکگرتووە و بە ناوی خەڵکی دیکەوە قسە بکەم. کۆمەڵی دادگەری لەگەڵ خۆی لەگەڵ خەڵکدا ڕازگۆ بووە و ڕازگۆیی لەگەڵ خوادا وای لێ کردووە لەگەڵ خۆشیدا ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکیشدا. با چەند نمونەیەک بێنمەوە. ئێمە مامۆستا محەممەد سەنگاییمان یەکەمین پەرلەمانتاری کووردە لە ئەنجومەی نوێنرانی عێراق کە لەگەڵ سایاقەکەی کاک سەڵاح لە بەغدا شەهید کران کە لەوێ بەدەم کاروباری خەڵکەوە چوو بوونەوەوانە. ئەوە یەک ئێمە ڕازگۆ بووین، بە خوێن ینی ئامادە بووین پەرلەمانتارمان شەهید بکرێت، خوای تەلەبە شەهیدی وەرگربێ. یەک. دوو،
ئێمە لێرە پەرلەمانتارمان لەم پەرلەمانی کوردستانە لەبەرەوەی قسەیەکی حەقی کردووە هەوڵیان داوە حەسانەی لێ بستێنەوە و دەریکەن لە پەرلەمان کاک سۆران عومەر. پەرلەمانتاری دیکەمان کە لە بەغدا بووە ئەحمەد حاجی ڕەشید جارێ هەوڵیان داوە کە نەچێتەوە بۆ بەغدا جارێکی دی. لەبەر چی؟ لە حاڵێکدا کە وەزیرانی ئێرە و بەرپرسانی ئێرە زۆر ڕاوێژیان پێ کردووە کە خەبیرێکی ئابووریە، بەڵام ئێستا حکمی جیرانی هەیە ناتوانێت بێ بۆ هەولێر. لەبەر چی؟ لەبەر هەندێک قسەی کردو گوتوانە ئەوە تۆ لایەنگری حکومەتی نێوەندی دەکەیت. دیتی با بە لایەنگری حکومەتی نێوەندی ناکەم، بەزم دیفاع لە خەڵک و جەماوەرەکەی خۆم دەکەم، موچەیان نییە، خەلەلەکەش زیاتر پەیوەندی بە ئێوە هەیە. فەرمون کاکە لەگەڵ حکومەتی نێوەندی تەفاهم کەن و با ئەو خەڵکە بێموچە نەبێت. وەکو منیش هەر بە جەنابی سوودانیم گوت کە بینی پێش و داوەتی کردبووم چووم وتم کاکە تۆ سەرۆکوەزیرانی خەڵکی عێراقی بە هەرێمیشەوە، بۆ موچەی خەڵکەکەی دیکە هەمووی دەگاتە دەستی، هی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ناگاتە دەستی؟ ئەتۆ بۆچی وا دەکەی کە خەڵک و جەماوەر بازی هەڵی پارتیوێشێتی بدەن؟ لەگەڵ پارتیوێشێتی بۆ خۆت پێک وەرە، بەڵام با خەڵک حەقی خۆی بگاتە دەستی. کاک ئەحمەد حاجی ڕەشیدمان ئەوە بەو شێوە لە مێژووی پەرلەمانی کوردستاندا یەکجار پرساندن کراوە بۆ سەرۆکی حکوومەت و بۆ جێگرەکەی و بۆ وەزیری دارایی لەسەر دواکەوتنی موچە و نەدانی موچە، ئەویش لەلایەنی فراکسیۆنەکەی ئێبەوە بوو. هەڵبەتە دوایش خەڵکیشی دیکەش لەگەڵ ئەوانی ئێمە ئیمزایان کرد. ئێمە جەنابی دکتۆر لەگەڵ شیعارەکانی خۆمان لەگەڵ قسەکانی خۆماندا ڕاستمان کردووە و بازیشمان داوە، دەربەسی بازدانەکەش نەبووین. و من لێرەش بە حەقیقەت ئەوە بۆیە دەڵێم ئێمە هەمومان چ ئەوەی کە حکوومەتن چ ئۆپۆزیسیۆنە، ئۆپۆزیسیۆنیش من تەنیا لە ئێستا لە کۆمەڵ و لێگرتوودا نایبینەوە، هەروەها لەگەڵ هێندەی لایەنی دیکەی کە چیان لێکراوە نازانم، بە هەر حاڵ لە کوێن و چیان لێ هاتووەوانە. بەڵکو من پێم وایە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا تەوژمە، هەرەوەنی تەنیا لایەنی سیاسی بێ، ئەو نووسەرانە ئەو ڕاگەیاندنکارانە ئەو خەڵکە دڵسۆزە کە دەنووسێ ڕەخنە دەگرێ بە چاوە بەسەر دەسەڵاتەوە، ئەوان هەمووی لە زمینی ئۆپۆزیسیۆندان. بەڵام بۆ هەمومان زۆر پێویستە ڕاستگۆ بین لەگەڵ خوادا، لەگەڵ خۆماندا و لەگەڵ خەڵکدا. خەڵکی دیکە هەبووە هاتووە بە ناوی وەکو ئۆپۆزیسیۆن قسەی کردووە، بەڵام دوایی کە ڕاست نەبووە سەری بە هیچ نەگەیشتووە. هەڵبەتە من ڕێزی زۆرم هەیە بۆ جەنابی کاک نوێشیروان و دوعای خێریشی بۆ دەکەم خوا لێی خۆش بێت، چونکە کاک نوێشیروان ئەوەندی کە من بۆم دەرکەوت بوو، پیاوێکی مەبدەئی بوو و دڵسۆزیش بۆ خەڵک، چونکە زۆر جار بۆیان عەرز کردبوو بۆیان پێشنیار کردبوو مەنسیب بوو مەسەلەن پۆست و شتی پێ بدەن. یەکگوم ئەوەستە وەڵای من ئەوانم ناوێت، دەمەوێت ئەم دۆخی ئەم هەرێمە ئەم وڵاتە ئەم حکوومەتڕانیە ڕاست بێتەوە. بە هەر حاڵ ئەو ڕۆیشت و دوایی بەداخەوە کە شوێنگرەوەکانی نەیانتوانی پارێزگاری بکەن لەو کلتور و لەو دەنگان و لەو خەڵکەکە بەدەوریەوە بوون. دوای بەلایەکی دیکەدا چوون و زانیمان بەلایەکەی دیکەدا چی لێ هات. من پێم وایە جارجار دەسەڵات هەندێک لەو شتانە دەکات بۆی خەڵک یەکجاری معارەزەی لەبەر چاو بکەوێ، یاخود بڵێ کاکە هیچ سوودی نییە معارەزە بین و ڕەخنەگەر بین و ئۆپۆزیسیۆن بین، ئەها چاو ئەوە چی لێ هات و ئەوە چی لێ هات و ئەوە چی لێ هات. بەزە من پێم وایە ئەوە شتێکی هەڵەیە و ئەسڵەن بۆ حکوومەتیش هەر هەڵەیە. باشە من ئێستا لە پارتیوێکێتی دەپرسم ئێوە دەتوانن وڵاتە بەڕێ کوێ بەرن؟ ئەوە خەڵک ناڕازی بێزار، ئەوە حکوومەتی نێوەندی لێتان بەگلەیی، ئەوە خەڵکی دیکەی دۆست و ئەوانە سەفیروانە دێن بۆ لای ئێمەش قونسوڵ و ئەوانە لێتان بەگلەی کاکە دەتوانێت بۆ کوێ بەرن؟ ئایا ئەتۆ کە معارەزەت و سەرکوت کرد و برسیت کرد و تەنگە تاور کرد و هێندێکت گرت و هێندێکە ناڕەحەت کرد و ئەوانە لەسەر و شاخصی حەقی کردووە، پێت وایە وەزعەکەت چاک دەبێت؟ کاکە تۆ نەتبینیوە لە سووریا ڕژێمی بەشار ئەسەد چی لێ هات، نەتبینیوە لە وڵاتانی دیکە ئەو ڕژێمانی کە سەرکوتکار بوون چیان لێ هات، ئێتو ناترسێت تۆش وات لێ بێ؟ السعيد من يتعظ بغيره، بەختەوەرە و کەسێ پەن لە غەیری خۆی وەربگرێ، نەک تا بەڵا بەسەر خۆی نێ و خەبەر نێت. زۆر سپاس. بە ئاخری سوالم شەشی بینەوە ناو هەناوی حزبەکەی خۆت، کە خۆ گوتت باسی خۆمان بکەین. جەنابەت بزانم نازانم حزبەکەت ڕەنگە نیواونی و بووبن لە دوای هەڵبژاردننی ڕابردوو کە گوتان ناچینە پەرلەمان. تامان بەنسبەتی ئەمەوە پێمان خۆش نییە شتە، چونکە دەمانەوێت ئەگەر نوزەشیش بی لە ناو پەرلەمان دەنگتان هەبی لە تەشریع بەشدارن، لە زەخت لە حکومەت، لە چاودێریکردنی حکومەت، لە ناو منبەری پەرلەمان وجودی معارەزە زۆر مهمە. بەلامانەوە مهم بوو، بەڵام
بڕیارتاندا و کشانەوە قەینا پەرلەماندانە نیشتووە لەو ڕۆژەوە ڕەنگە بڵێ ئەوەها دیتمان وەسەر پێ نەکەوتووە بەسەر پێ نەکەوتەوە بەڵام لە ڕووی مەبدەئەوە بە باسی کێن کشانەوە بەڵام ئێستا هەڵبژاردننی عێراق هەیە دەستنەوە نایی سیاسەتانەوە ینی کە بڵێن بۆ بەغدا حەزەکەم زانم ئەو هین بەراوردیەمە بۆ بکەی و پاشانش بزانین چی لەو دۆنگە دەکەن کە بۆ بەغدای دەبن بەڵێ وڵات جەنابی دکتۆر ئێمە دوو جار کشاوینەوە جارێک لە پەرلەمان کە ئەو خولەی ڕابرد خولی پێنجەم بووە نیە بزانم لەو خولەی پەرلەمان کشاینەوە لە بەرچی لەبەرەوەی کە ینی لەمسمان کرد بە بەڵگەکانیشمان خستنە ڕوو کە هەڵبژاردننی ڕابردوو دیزاین کراوە بوو ستەودا مامەڵە کرابوو لەگەڵ لایەنەکان و من یانی بە بەڵگەوە قسە دەکەم بەڵام هەموو شتێک ناگوترێ من کە لە کۆنگرە ڕۆژنامەکە ڕامانگەیان ئێمە بایکۆتی ئەو پەرلەمانە دەکەینە بەرەو دیزاین کراوە 3 کورسیان دابوون بە ئێمە پێشتر 7 کورسیمان هەبوو خۆلانی کەمەوە 7 کورسەکان بێنینەوە نا ئێمە پێمان وە 8 کورسیمان هێنابوو پێشەشێکیان لێ خواردنیان هاوە 3 کورسی کردم وڵای ئێمە ئەو زوڵمە قبوڵ ناکەین ڕەوایەتی بە حاڵەتێکی ناڕەوا نادەین نەچوینە نێوی نەکەر ئەو جارێک کەش ئێمە لە حکوومەت کشاینەوە لە کابینەی پێشووتری حکوومەت کە ئەو کاتە تیمی وەزاری ئێمە زۆر کارابوو وەزارەتی گشت و کاڵمان بەدەستەوە بوو زۆر کارابوو و خەڵک دەستخۆشیان لێ دەکردین و سوپاسیان دەکردین بۆ کشاینەوە چونکە خەڵک خۆ پێشداندانی دەکرد موچەی خەڵک نەدەدرا ئێمە وەکو بەدەم هاتنی خەڵک بەدەنگە و هاتنی خەڵک کشاینەوە لەگەڵ ئەوەشدا کە هیچ عیبمان نەبوو کاری زۆر باشیان دەکرد بۆیە ئێمە بەڕاستی پێمان وانییە کە دەبێت و هەر لە پەرلەماندا بی ئەگەر هیچیشت پێ نەکرێ ئەگەر مەزڵومیش بی هە دەبێت لە حکوومەتدا بی ئەگەر خەڵکیش ناڕازی بێ نامە پێمان وایە تۆ دەبێت باوساڵەکەت پێوەرەکەتەوە بێت تا چڕات دێک ئەو پەرلەمانە ئەو حکوومەتە ئەو دەستگایە لە خزمەتی خەڵک و جەماوەردایە ئەمما بەنسبەت ئەوەی بەغدا ڕاستی ئێمە بڕیارمان داوە لە نێو خۆماندا بڕیاری دیکەش هەبوو کە ئێمە بایکۆتی ئەوەش بکەین بەڵام دیار زیاتر ئەو بڕیارە ئێمە شتەکان دەخینە دەنگدانەوە بڵین زۆرینە ئەویان پەسەند کرد کە بەشدار بین بەڵام قەیدێکی تێدایە هەر کاتێ بۆمان دەرکەوێت ئەو هەڵبژاردنەی بۆ ئەنجومەی نوێنەرانی داهاتوو دەکرێت کە بڕیارە 11 بکرێت ئەگەر بکرێت چون من ئێستاش زۆرێک لە دوودڵیم هەیە زۆرێک لە گومانم هەیە بکرێت ینی پێم وایە هەندێک ڕوودا و ڕەنگە بەڕێوە بن پەک بخرێ بەر حاڵ ئەگەر بکرێ کاتێک بەشدار دەبین کە دڵنیابین وەکو پێشێ دیزاین کراو نابێ ئەگەر بزانین دیسان ئەوەش دیزاین دەکرێت پێش وەختە و هەر کەس شتی بۆ دیاری دەکرێت و ساودە مامەڵەیان لەگەڵدا دەکەن ڕەنگە لە ئاخری لەحزەشدا بێ ئیعلانی بکەین کە ناچێنێ تێدە بەشدار نابێ قوربان دیبێتکردن ئەگەر تو چێژی تایبەتی هەیە سپاس دەکەم کە العادە زۆر ڕاشکاوی و بە گوڕۆ قسە دەکەی و لە هەناوتەوە دەردێ من زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە دیداری مێری بێگومان ئەوە کۆتایی نییە لە ئایندەشدا ئینشاءڵڵا چامان بێک دەکەوتەوە زۆر سپاسی جەنابمان بزارەکە زۆر سپاس ئەمی زۆر سپاسی جەنابە دەکەم دکتۆر بلاوە جارێکی